سڵاو بینەرانی ئازیز، هەمووان شاهدین کە ساڵانە ژمارەی بەرچاو لە کرێکاران بەهۆی نائەمنی شوێنی کارەوە نەخۆش دەکەون، بریندار دەبن، کەم ئەنجام دەبن و گیان دەست ئەدەن. لەگەڵ ئەوەی بەردەوام خەبەت و تێکۆشان دژ بە کەم سەرخەمی خاوەنکاران و سەرمایەداران لە ئارادا بووە، دیسانیش ئەم گرفتە بەهۆی زێدەخوازی و چاوچنۆکی خاوەنکارانەوە هەر وەک خۆی ماوەتەوە. هەر لەم دوو هەفتەی ڕابردوودا چەندین ڕووداوی دڵتەزێن لە هەرێمی کوردستانی عێراق ڕووی داوە کە تیاندا چەندین کرێکارتوشی ڕووداوی شوێنی کار هاتوون و بۆ هۆیەوە ژمارەێک بریندار و چەند کەسیش بەداخەوە گیانیان لەدەستەوە. ئەمڕۆ لە لێکدانەوەی هەواڵدا سەبارەت بەم بابەتە چەند پرسیارێک ئاراستەی میوانی بەرنامەکەمان بەڕێز هاوڕێ عوسمان زیندانی بەرپرسی سەندیکای کرێکارانی بیناسازی سلێمانی دەکەین. هاوڕێ عوسمان زۆر سپاس کە بەشدارن. دەکرێت بفەرمونون هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی شوێنی کار چییە و چەند کەس لە کرێکاران لەم دوو هەفتەی دوایدا تووشی ڕووداوی شوێنی کار هاتون و خەڵکی کوێ بوون؟ سپاس بۆ ئێوە و بۆ ئەم بەرنامە تایبەتە سەبارەت بە مەسەلەی سەلامەتی کرێکاران. ڕاستی لە ماوەی دوو هەفتەی ڕابردوودا 5 کرێکار گیانیان لەدەست داوە کە یەک لەو کرێکارانە کرێکاری خەڵکی ڕۆژهەڵاتە، کرێکارێکی تریان عەرەبی عێراقیە، سیارێکی تریشان عێراقین و خەڵکی مووسڵن کە دوێنێ بوو ڕووداوەکە ڕوویدا. یعنی ئەم 5 کرێکارە لە ماوەی ئەم دوو هەفتەیەدا، بەڵام لە ماوەی 6 مانگی ڕابردووە 6 مانگی ساڵی 2023 11 کرێکار گیانیان لەدەستداوە. دیارە ئەمە لە پارێزگای سلێمانیە و لەم 11 کرێکارە 4یان کرێکاری بیانی بوون، واتە کوچبەر بوون. لەو 4 کرێکارە بیانیە دوانیان کرێکارانی ڕۆژهەڵات بوون. ئەمە سەبارەت بە ئامارەکان. سەبارەت بە هۆکاری گیان لە دەستدانی کرێکاران یان ڕووداوەکانی کار دەگەڕێتەوە بەوەی کە بەشێکی زۆری خاوەنکارەکان پابند نابن بە ئەو یاسا و ڕێسا و ڕێنمایی و بەرنامانی کە تایبەتە بە سەلامەتی تەندروستی و سەلامەتی پیشەیی، چونکە سەلامەتی تەندروستی لەگەڵ سەلامەتی پیشەیی جیاوازە. بەشێکی تریشی دەگەڕێتەوە بەوەی کە سروشتی کاری بیناسازی خۆی سروشتێکی قرس و گرانی هەیە، کاری ساختمانی کارێکی گەلی قوس و گران و مەترسیدارە، بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە تەلارسازی و ساختمانی گەیشتوێتە ئەوەی لە ئاستی سی قات 39 باڵەخانە دروست دەکرێت، 49 و بە ئەندازەی زۆر بەرفراوان لە شوێنەکانە. ئەمانە پێویستی بە ئامراز و ئامێری پارێزگاری گرنگی کرێکارانی پێشکەوتوو هەیە لە ئەسکەلا لە قایشی خۆبەستنەوە لە زۆر شت، بەڵام خاوەنکارەکان نایەن ئەو ئامیر و کەلوپە لە پێویستیانەی کە لە دەروی وڵات لە دنیای پێشکەوتوایە بێنن بەکاری بێنن. ئەو بەرپرسیارەتی ئەم کارە بەڕاستی کەوێتە سەر خاوەنکار لەلایەک و لەلایەکی ترێکوێتە سەر حکوومەت و دام و دەستگاکانی وەزارەتی عەمەل کە بێ چاودێریی وردی ئەم پرۆسەیە بکەن. من دوێنێ شاید حاڵی ئەوم کە چوومە سەر ئەو ڕووداوە دوایش دەیکە لە ڤیدۆکانە بڵاوە تۆ کرێکارێکە کەوێتە خوار و هیچ کڵاوی لەسەر نییە و شوێنی ڕووداوەکە هیچ ئاسەوارێکی ئەو پێویستیانی کە پێویستە بۆ سەلامەتی نەبوو، تەنانەت لەنا ئەو کرێکارانش کە تووشی ڕووداوەکە نەبوون. بەڵێ دەستخۆش هاوڕێ عوسمان، کاتێک کرێکارێک لە هەرێمی کوردستان تووشی ڕووداوی شوێنی کار دەبێت لەبەری یاساییەوە چۆن داکۆکی لە مافەکانی دەکرێت؟ سەندیکاکە ئێوە بە چ شێوەیەک هەوڵەدات تا لە مافی ئەو کرێکارانە مافەکانیان نەفۆتێت؟ بەڵێ سەرەتا لە پێشە ئەبێ بەستین بە یاسا قانون عەمەلی عێراقی، قانونی ژمارە 70 لە ساڵی 1970 دەرچووە. ئێستا لە هەرێمی کوردستان کار بەم قانون نەدەکرێت. لە مادەی 170 هەتا 113 باز لە سەلامەتی شوێنی کارەکە کە بێ خاوەنکار پێداویستیەکانی سەلامەتی بۆ شوێنی کار دابین کە ئەنجا لە دەکەمامەیەک و دەستکێشێک و تا ئەسکەلەیەک تا هەر شوێنێکی خۆپاراستن تا پێڵاوی پاراستنی کارەبایی زۆر شتە هەیە کە ڕەنگە لەم بەرنامە کوتان نتوانین تەفسیلەکەی باسکەین و دەبێ کرێکارەکە ئاگادار و وشیار بکات لە پابندبوونی بە سەلامەتیەوە و لیژنەی پزیشکی لیژنەی سەلامەتی لە هەموو پرۆژەیە کابێ کە لە 50 کرێکار زیاتر کاری تیا بکە. هیچێکێ لەم پرۆژانی ساختمانی لە 100 کرێکار کەمتر کاری تێناکەن و بەڵامیش لیژنەی سەلامەتی تیاە. ئێمە سەندیکاکانی ئێمە کارەکەی ئەوەیە یەکەم پێش ڕووداوەکان بەردەوام لیژنەمانێ سەردانی شوێنکارەکانەکەین بۆ وشارکردنەوەی کرێکاران، بۆ وشارکردنەوەی خاوەنکاران و پێشکەشکردنی راپۆرتی تایبەت بە دایرەی کار
بۆ ئەوەی کە بتوانێت بچێ چاودێری ئەو شوێنانەکەون حاڵەتی ڕووداوەکانی کاریش زوو بە زوو کە پێی بزانین بەوەی ئەو تۆڕە پەیوەندیە کۆمەڵایەتی هەمانە لەگەڵ ناوەندەکانی کار و ژیانی کرێکارانە دەچین ڕووداوەکەی کۆمنتەکەین وەلێکۆڵینەوە و پشکنین دەکەین پاشان راپۆرتەکانی خۆمان دەدەین ڕاگەیاندنەکان ئامانجمان لە ڕاگەیاندنەکانەوەیە کە وشیارێکی زیاتر بدەین بەم ڕووداوانە ڕوئەدەن و مەترسیەکانی بخەینە ڕوو و لە هەمان کاتیشا کاتێ کە سکاڵا تۆمارێکێت لە دادگای کار یان لە بەڕێوەبەرایەتەکانی کار یان لە دایری پۆلیس هەر کات شاید حاڵیان پێویست بێ راپۆرتەکانی ئێمە زۆر جار بوونەتە هۆکارێک بۆ ئەوەی کە پرسی دادگاییکردنی ئەو کەسانی کە تۆمەتبارن بەو تاوانە چووکە ئەم مەسلەیە بە پێی یاسا لە عێراقا بە تاوان حسابەکەستە بۆ نمونە بێژگە لە قانونی کار قانونی عقوباتی عێراقیە واتە یاسای سزادانی عێراقیە لە مادەیەکیانە ئاماژە بۆدا لە 2 ئینسان زیاتر کە بکوژرێن یان گیان لە دەست بدەن بە کوشتاری بە کۆمەڵ حسابە عقوبەکەی زۆر شەدیدە لەبەرەوە ئێمە کاری وشیارکردنەوە کاری دوکۆمنتکردن کاری فشاری ئەعلامی کاری پشکنین هەموو ئەمانەکەن یارمەتە دێردام و دەستگاکانی لە هەمان کاتیشا هەندێک جار خانەوادەکان دێنە لای ئێمە کە کرێکارەکان گیان لە دەستدن و خصوصەن ئەو کرێکارانی کە سەرک خانەوادەن و مناڵان و بەجێڵن و ژنانێک بەجێڵن کە لێرە مەسەلەن خاوەنکارن خاوەن دامەزراندن نین ژیانی ئابوووریانەکەوێتە مەترسیەوە دێن داواکەن ئێمە کێشەکەیان لە ڕووی کۆمەڵایەتی و بۆ حلکەین لەو کاتەیە ئێمە بەدەیان کێشەمان بۆ ئەو خانەوادانە حلکردو و قەرەبوو تەعویزمان بۆ لە خاوەنکار بەڵێ باش هاوڕێ عوسمان بارودۆخی کاری و شوێنی کرێکاران لە هەرێمی کوردستان شتێکی شاراوە نیە باش نییە لەو هەلومەرجەدا کرێکارانی بیانی لە چه دۆخێکدان تا چەند ئێوە دەستان کراوەیە بۆ داکۆکیکردن لێیان بەڵێ ئێمە سەبارە بە سندیکای کرێکارانی بیناسازی یەکەم وەکو بیرباوەڕی خۆمان دوو وەکو قانونیش ڕێگەمان پێ ئەدات و هاندەرمانە بۆی کە جیاوازی لەبینی کرێکاری کۆچبار کرێکاری بیانی جام کرێکارانە کورد بن لە پارچەکانی تری کوردستان یان فارس زمان بن یا عرب زمان بن یان تورک بن یا هەر کرێکارێکی هەر ئینسانێکی کارگەر کە بێتە ئەم وڵاتەوانێ ژن بێ یاپیا و قانون جیاوازی ناکە و سندیکای کرێکاران ئەتوانێت دیفاعیان لێ بکە بە تایبەتی ئەو کرێکارانی کە بە ئقامی ڕسمی کارکردن واتە بە کارتی کارکردن هاتوونە تێرە نەک بۆ سیاحەتی 15 ڕۆژ ئەوانە کە کاتێک کارتی ئیقامەیانە بێ بۆیان هەیە ئەندامن لە سندیکای کرێکارانیش و ئێمەش بە قانون توانین دیفاعلەکەنەوە تایبەتی ئێمە خۆمان وەکو قەناعەت و بیر و باوەڕ هەر کرێکارە تەنانەت ئەگەر ئیقامەشی نەبێت تەنانەت ئیقامی عەمەلیشی نەبێ ئەگەر بێت و ئەندامی سندیکاش نەبێ ئێمە داکۆشیمان لێ کردوون ئەمە وەکو قانون و عورف و بیر و باوەڕمان بەڵام وەکو ئەوەی کە ژیانیان چۆنە بەڕاستی ژیانیان هیچ باشتر نیە لە ژیانی کرێکاری ناوخۆیی کە لارێمی کوردستان یا لە عێراقتان بە پێچەوانەوە ئەتوانین بڵین خراپتریشە لەبەرەوەی بەشێکیان زمانی ئێرە ئەندی عادەتی ئێرە یان خۆیان بە جۆرێ لە غەریب بەزانن و هەندێک لە خاوەنکارەکان ناتوانین بڵین هەمویان خەڵکی خاوەنکاری هەیە بە قانون کارەکە و پابند دەبێت یاخود بە وجدان و مامەڵ لەگەڵ ئەم پرساکات جیاوازی لەبینی کرێکاری بیانی و ناوخۆیانەکە بەڵام بەشێک لە خاوەنکارەکان استیغلالیانەکەن کری کەمیانە دەنێ لە سەرکار دەریانەکەن خصوصەن و کرێکارانی کە ئیقامی عەمەلیانە بێ بۆیە من لێرەوە بانگوازەکەم بۆ هەموو کرێکارانەی باکوور ڕۆژاوا ڕۆژهەڵات و بە تایبەتیش ڕۆژهەڵات بەشێکی زۆریان بە ناوی سیاحەوە بۆ 15 ڕۆژ 20 ڕۆژ دێنە ئێرە و دوایی ئەچن کارەکەن هەوڵ بن بۆ ئیقامەی کارکردن لێرە وەربگرن پاشان کار بکەن چونکە قانون ئاوا ڕێگەی پێدا و ئەشتوارێ دیفاعلەکە هیچ کاتێکیش خاوەنکار ناتوانێت ئیستیغلالیان بکە و لە ماوەی ڕابردووە لە ئەمریکانی گیان لە دەستدان و برینداربوون بەشێکیان کرێکاری بیانین و بە تایبەتی ڕۆژهەڵاتی زۆر تایە باکوور دوێنەیەکی لەو کرێکارانی کە برینار بوو کرێکارێکی کوردی ڕۆژاوا بوو بەداخەوانێ لەم هەفتەی ڕابردوو تیش دە ڕۆژ لەمە پێش کرێکارێکی کورد خەڵکی سەقز بوو جانی لە دەستدا ئێمە پەیوەندیشمان کرد بە کەسوکارەکەیەوە کە ئەگەر بێت و پێویستیان بۆ بێ ئێمە پارێزەریان بۆ بگرین بۆ سکاڵا بەرزکردنەوە ئامادەیمان دەربڕی بەڵام هەتا ئێستا پەیوەندیان پێوە نەکردینەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ عوسمان زیندانی بەرپرسی سندیکای کرێکارانی کوردستان. زۆر سپاس بۆ ئێمە بەرپرسی سندیکای کرێکارانی بیناسازین لە سلێمانی. زۆر سپاس. سپاس بۆ زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویستیش کە چاکۆ ئێستا بینەرمان بوون ماڵەوە.